بەڵێ بەڕێزان بەردەوامین لەسەر پێشکردنی بەرنامەی ڕوودا و مێژوو بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محمود عوسمان. دکتۆر جان لەوێ ڕامگرتیت کە پرسیارم لێکردی سەبارەت بەوەی کە تۆ پزیشکی تایبەتی خوا لێ خۆش بوو مەلام سەفا بارزانی بوویت یاخود لە شەڕ و ڕوودا و ناڕەحەتیەکانە بۆ پێشمەرەکانی هەمان ڕۆڵتە بینی؟ نەخێر ئێمە پزیشکی عام بووین بۆ هاوڵاتی بۆ پێشمەرگە بۆ هەموو کەسێک و لەگەڵ مەلام سەفاش بەتیوای تێکەڵاوی یعنی بۆ ئەویشمان هینە کرد طبعاً و نەبێ خەت پزیشکی تریشە بۆ چکە مەسە هەفتاکان پزیشکمان زۆر بۆ خەڵکی کەس دەوریە دیلەوە و مەلام سەفا خۆشی لەو نەوعانە نەبوو قوڵی ناکرد تۆ هی ئەوبی بەتایبەتی بەعکسەوە ئەو ڕێئیوا بوو کە ئێمە هەوڵ بێن خزمەتی خەڵک بکەین خزمەتی پێشمەرگە بکەین لەبەرمە خەستخانەیەکمان هەموو ناوپردان 10 ساڵ لێ بووین مەکتەب سیاسی بووین ئێواران پاش دوای مەکتەب سیاسی هەر بچی بۆ ئەو ناوە هەموو کەسێ پێدەڵێ دەواممانە کرد و هەموو کەسێکمان نەدی هاوڵاتی پێشمەرگە هەر کەسێ وایە و طبعاً دەوری خۆمان نەدی طبعاً بە جاری وابووی مەلام سەواژی ئەدرا بەتایبەتی نەبوو. پرسیارێکی گرنگ لەسەر ئەوەی کە تۆ زۆر نزیکوی لە بەرزانیەوە بە حکمی ئەم نزیکیە چۆن لەم کارکتەرە سیاسی ڕوانیەوە بۆ مانای کە لە مێژووی سیاسیە هەندێک جار گلەی و گازندە لە سەرکردە سیاسیەکان بەوە کرێت کە زیاتر وەک کەسانێکی ئاینی دەرکەوتون. شکوری فەزلی شاعری کورد کە ئەو کات لە بەغا دانیشتووە پەیامێک بۆ شێخ مەحموودی نەمر ئەنێرێ لە سەرەتای شۆڕشە پێڵێت ئیش کە ڕوو لە هەورازە ئەمڕۆ سەر و لێژی نەکەی بیری وردیشی ئەوێ هەر بە دوعاو نوێژی نەکەیت. مەبەست لەم دوو دێڕە شیعری شکوری فەزلی ئەوەیە کە کارکتەرە سیاسیەکانی ئێمە سەرکردە سیاسیەکانی ئێمە ئەوەندە ئینتیمایەکی ئاینی بەڕێوەیانە بە ئەوەندە ئینتیمایەکی نەتەوەیی لە کارەکانیان لە کار سیاسیەکانیان ڕەنگ نایەتەوە. ئەمە ژواکە کە شێخی نەمر پەیوەندیشی گەرم و گورتری لەگەڵ عوسمانیەکان هەبێ بەراورد بە هێزەکانی تری درەوەی ئەو کاتی شێخ مەحموود. تۆ وەک کەسیشی خوێنەوار لە ناو ئەو شۆڕشە وەک کەسێک کە لە سەرەتاوتم پێشمەرگەیەکی ئاسایی نەبوویت چۆن لە کارکتەری بارزانی تەڕوانی پیاوێکی ئاینی بوو یاخود پیاوێکی وەک سەر و هۆزێک ئەدبینی یا وەک کەسایەتیشی ئاینی سیاسی؟ نا پیاوێکی نەتەوەیی بوو پێش هەموو شتێک و مەسەلەی کورد بووە دائما ئەشی و ئێمە میلەت قەومێتمان کووردە ئاینیشمان ئیسلامە بەڵام زۆریش کراوە بوو لەگەڵ ئاینەکانی تکە هیچ وەختێ لە زمانی ئەوە یەکێک یەزیدی مەسیحی سابیعە هەر کەسێ بووە جوولەکە هەر شتێ زەرێکی نەئەهێش ببینێ دائما کراوە بوو لەوە و زۆر مهم بوو بەڵام ئەیوو دائما ئێمە قەومیەتمان هەیە دیانەتیشمان هەیە حسابی ئیسلامی شیە کرد پابەندیش بوو پێی بەڵام زیاتر نەتەوەی بوو. یعنی تۆ بە بڕوای تۆ هیچ کات بارزانی بوونی ئەو وەک هۆس مسلمان بوونی ئەو وەک ئینتیمایەکی ئاینی تەئسیری لە شۆڕشی ئەیلول و شۆڕشەکەی مەلام سەفا و کورد نەکردو لەو سەردەما هیچ کاریگەریەکی سلبی نەبوو. وتم من لە ئەڵلقەکەی پێشوو مەشاکلی بۆ دروست کردووە لە عشیرەتەکانی دەوروبەر کە لەگەڵ حکوومەت بوون بە ناوی عشیرەتی بارزان و ئەوە بەڵام مەسەلەی ئاینی ئاینیەکەی ئەو پەیوەندی زۆر باش بوو لەگەڵ هەموو پیاوە ئاینیەکان لەگەڵ ئەوە بەڵام لە لایەکی کەەوە حسابی زیاتر بۆ کاری نەتەوەیی و میلەتەکە و شتانە کرد تەئسیری نەگەتیڤی نەبوو لەسە بەعکسەوە زیاتر خەڵقی لە دەوری خۆی کۆ کردەوە بە حسابی ئاینیش طبعاً ینی شتێکی وان نێگەتیڤی وایتیان نەبوو کە بڵێ دژی کارەکەی خۆی بێ بەکاری ینی سوودی لێوەرەگر بۆی زیاتر خەڵقی ئەوی ئاینوانش لە دەوری شۆڕشەکە کۆ بکاتەوە و لە زمانی ئەوی شایەکێتی پیاوەکانی ئاینی دروست بووی چێتیان دروست کرد و ئەوانە احتیمامی ئەدا بەو شتانە بەڵام زیاتر ئەتوانین بڵێن ساینسی نەتەوەی بوو. حلمی عەلی شەریف لەو کتێبەی کە لە ئەڵقەی یەکەمی بەرنامەکانە باسمان کرد بەراوردێک لە نێوان 66 و 96 ئەمەژە بە خاڵەیەکە لەسەر کەسایەتی بەرزانی ئەڵێ ئەوەندە بەلایە و گرنگ بوو کە ئاغایەک
سەرۆک هۆزێک بانکاتە ناو شۆڕشەوە ئەوەندە گرنگی بە کرێکار و چینی لیتارنەیە ئەڵێ ئەو خۆی باسی لەوە کردووە کە ئێمە تا فەلاحێک تا جوتیارێک بانکی ناو شۆڕشەوە ئەهێنین ئەیکەین بە پێشمەرگەیەک زۆر ناڕەحەتە بین بەڵام کاتێک ئاغایەک بانکەین دنیایەک فەلاح و جوتیاری لەگەڵایە سەرنجی تۆ باری سەرنجی تۆ لە لەم تێڕوانینەی بارزانیەوە بۆ شۆڕش بەرزانی نەزڕێکی عامی هەبوو ویست هەموو کەسێ وەک تەماشا بکە فەرقی ناکرد زۆر و لەسەر ئەوە لەگەڵ حیزب دایمە کێشەی هەبوو یانی حیزبیەکانیانەوە تۆ سەرۆکی حیزبی ئەوانە بەڵام ئەو تەماشای عامیە کرد بەڵام تەمان ئەوەی سەرۆکۆز ڕاستە ینی ئەو ڕێیشی وای هەبوو ئەی مەسەلە من لەگەڵ سەرۆکۆزێ بۆ خۆم ئەتوانم تەفاهم بکەم ئەو خەڵقە هەموو ئایدی ئەو پیاوەن ئەتوان بەهۆی ئەوە خەڵقی زۆر لەگەڵ خۆم کەسب بکەم بەڵام ئەوەشی نەبوو کە بڵێ جوێنەداتە فەلاح و جوێنتە بەعکسەوە زۆر جار لەگەڵ سەرۆکۆزێک کێشەی زۆر دروست کردووە و سزاشی داوە لەسەر مەسەلەی فەلاح و ئەرز و غەدر و ئەو زوڵم و ئەو شتانەشی هەبوو ینی مەسەلەی سەرۆکۆز لای گرنگ بوو ئەڵێ مەسە ئەم منتیقا ئایدی فڵانە سەرۆکۆزە من چەند پەیوەندی لەگەڵ زیاتر بکەم سوود وەرەگەم چکە ئەو منتیقەیە توام زیاتر بەلای خۆمان ڕابکێشم ئەوەشی هەبوو بەڵێ ینی تۆ ئەم تێڕۆینەی مەلام سەفات لەو سەردەمەیە بە دیوێکی گەشەی بینی کە ئاوا بیری کردێتەوە سوودی زەرەری نەبوو سوودی هەبوو بەڵام لە عینی وەختا هەوڵی شێدا ئەو سەرۆکۆزەی کە ئەو پەیوەندی لەگەڵەکە غەدر لە فەلاح و شت نەکا ئەگەر یەکێ غەدرێ بکرایە شکاتیان لێ بکردایە هەوڵیەداکەوە تاقیقێکی باشی تیا بکانی ئەو هینەشی هەبوو بەڵام سەرۆکۆزی لا مهم بوو تەوان پیاوی ئاینی لا مهم بوو سەرۆکۆزی وکە هەر یەکەی مەجموعی خەڵقی پێوە گرێدرا لەبەر زۆرینە پێت وانە زۆرینە ئێستاش هەمان لەناو عەقڵی سیاسی هەمان کێشەی زۆرینە و کەمینە هەیە لەسەرەوەی کە بە زۆرینەی دەنگ فڵانشت بەڕێکرا بە زۆرینەی دەنگ فڵانشت بایکۆت کرا تاسیری هەیە نەتەوێ ینی ئێستا مەسەلەن ئەویش تۆ کە مەسەن لە بزوتنەوەیەکای لە شۆڕشەکە دەوێ خەڵک کەسب بکەی بەلای خۆتە کە بزانی بەلایەکە زۆرینە کەسبەکەی طبعا زۆرینەکە لا مهمترە بێ لەوەی خەڵقی کەم بێ با خەڵقە کەمەکەش ممکنە حتا بڵێن ڕێک و پێکتریش بێ ئەوەش بێت جاری وا هەیە ئەوەش تاسیری هەیە ئەویش ئەو هینانەی هەبوو مەسەن ئەچوو لەگەڵ پیاوێکی ئاینی علاقەیەکی بە قوتێگر و پیاوانە ئەنواعی خەڵقە بوو لەگەڵی بوو مریدی بوو لەگەڵ سەرۆکۆزێ لەگەڵ ئەوە و ئەوەش بەو پێش خەڵقی کەسبە کرد ئەوەی هەبوو ینی کە بەعزێجار لەگەڵ ڕوانگەی حیزبی زۆریەکی ناگرت قەت پێت وایە ڕۆژگارێک هەلێکی گەورەی سیاسی هاتبێتە بەردەنگ و لە کیسدا بێ پێت وایە لە تەواوی ئەو مێژوە دریژەی کە بەشداری سیاسیت هەبووە لەحزەیەک لەحزەکان دکتۆر مەحموود عوسمان هەسی بە پەشیمانی کرد بێت واللهی شت هەبووە ممکنێ هەڵەمان کرد بێنە ناتوانین بڵێن ڕێبازەکەمان هەمووی ڕاست بووە هەڵەشمان کردووە ناتەواویشمان هەبووە کەم و کوڕیشمان هەبووە شتیش هەبووە ئێستا کۆن کردوتە مچێنگە ئێستا بگەڕێتەوە ئاین شت نەکەی بە نوعی کە بیکەی بەڵام ئەو بێ بۆ مێژوو تەرک کرێ بزانین خەڵق چۆن تەماشایەکە بەڕاستی بەڵام بێگومان هەڵەشمان هەبووە و شتی ڕاستیشمان هەبووە شتی غەڵەتیشمان هەبووە ممکنە جاری وای هەڵەشمان کردووە شتی ناڕاستیشمان کردووە فرسەتیشە بۆ لێکیشمان داوە بعدێ شتیشمان کردووە کە ئێستا کە تەماشایەکەی لێ شێدەیتەوە ممکنە هەڵەت کردووە لەوانە بێگومان ئەو شتانە من خۆم اعتراف کە دانە نێم شتیوام هەبووە بڵێ ڕێک لە نێو کۆمەلگا دروست بووە و لە هێزاریش ئامادەی هەیە تا ئەم دۆخی کە ئێمە قسەیتیاکەین پەشیمان بوونەوەی لە تەواوی ئەو قوربانیانی کە لە نێو شۆڕشا دراون پەشیمان بوونەوەی لە تەواوی ئەو مێژوو بەرخودان و قوربانی دانانەیە کە ئێمە لە وەکو ئینسانی کوردی ناو شۆڕشەیەک لە دوایەکانە بەخشیومانە تۆ کەسێکە هەموو عمرت بۆ شۆڕشە بەخشی بەشدارێکی ئەکتیفت هەبوو هەست بە شانازیەکە یا بە پەشیمانی من هەست بە شانازیەکەم پەشیمان نیم لەوەی کردومە خۆم شخصی زەرم زۆر کردووە لە شتانی کردومە بەڵام طبعاً پەشیمان نیم و تەسەورەکەم بۆ میلەتی خۆم کردووە خەڵقەیە پەشیمانە یاخود بێتاقەتە تا حەدێ حەقی مافیە دەیتێ چونکە وەزعی ئێستا ئەبینێ کێشە ئەبینێ لێپرسراوانە بینێ ئەوی کە وەکو تەوەقوعی کردووانە بووە
لەبەرەوە هەیە بەڵام بەڕێی من حەق نییە پەشیمان بین حەق نییە وای تەماشاکەین بەڕێی من حەقە ڕابردووەکە و خۆی تەماشا بکەین لایەنی چاکی لایەنی خراپی لایەنە خراپەکەی بخێنە ئەولاوە ڕخنەی لێ بگرین لایەنە چاکەکانیشی ئیسفادەی لێ بکەین لایەنە گەشەکانی تەبعاً بۆ ئەوەی بۆ ئێستامان و بۆ ئایندەمان چونکە هەموو میلەتێ ڕابردوو ئێستای و ئایندە بە یەکەوە گرێتەوە یەک تەواوکەری ئەوی ترە من ناڵێم ئێستا ئەبێت تەواوکەری ڕابردوو بێ بەڵام ئێستا سەرەتای ئایندەیە بەڵام لە عینی وەختە نابێت دابڕاویش بێت ڕابردوو بێ ڕابردووشت تێبگەی ئێستای خۆشە بزانی بۆی بتانی بەرەو ئایندە بە باشتری بڕۆیە جەنابەت لە حەسەیەک لە حەسەکان لە ناوپارتی دیموکراتی کوردستان دێتە دەرەوە و ئەبیتە کادیرێکی دیاری حیزبی سۆسیال دیموکراتی کوردستان ئەو قۆناغبەندی ئەو هەنگاوی کە دکتۆر محەممەد عوسمان لە پارتێکی سیاسی بۆ پارتێکی سیاسی تر عینێت چۆن هەڵەسەنگێنیت یاخود بە مانایەکی تر بڵێم نیگەرانیت بوو لە پارتی یەکەم کە پارتی دیموکرات بوو کارەتیا کرد خلافی فکری هەبوو نزیکیەک هەیە لە بینی ڕۆشنی تۆ و ڕۆشنی برای مەحمەدا لە ناوە حیزبە لە پاش هەرسێنانی شۆڕژە من لێکترازین هەندێکمان جیابووینەوە شۆن شۆڕشەکە بە یەکێوە گرێدا بووین ئەوە نەماکەوەی گرێدان کە جیابووینەوە مەجموعەیەک ئێمە کۆمیتەی ئامادەکارمان دروست کرد دوژنەی تازیری بەیانیشمان هەیە کوڕاستیشمان هەیە لەسەرەوە کە دروستکە وەختخۆی کۆمیتەی ئامادەکاری بەڵێ کۆمیتەی ئامادەکاری ئێمە لە پاشە لەگەڵ بزوتنەوەی سۆشیالیستی کوردستان ئەو قسمەی کە لە یەکێتی جیابوونەوە ئێمە بە یەکەوە تێکەڵاو بووین سەرکردایەتی هاوبەش و لە پاشا سەرکردایەتی پارتی حیزبی سۆسیالیستی کوردستانمان دروستکەم یەکێ بوون لەو سەرکردانەی کە دروستمان کرد ئاوا بوو قۆناغەکە بەو شێوەیە ڕۆی و بەڕێی من لەو کاتە ڕووداوێکی طەبیعی بوو یعنی بە پێی فکر و بە پێی تێگەیشتن و بە پێی ئەوە بەڵام طەبیعی ئێمە کە جاش بووینەوە هیچ نەوە توندوتیژیە هیچ نەوە کێشەیە هیچ نەوە شتێکی وا دروستنەوە نیازیشی واشمان نەبووە جیاواز بوو لە قۆناغی 64 کە لە پاشا ئەو بوو کوشتاری تێبوو دژایەتی یەکتری تێبوو ڕقی ڕق پیا بوو گەیشتە ئەوەی کە ئەو بچێت لای بەغاو لەگەڵ جێشی بەغا بێشەر لەگەڵ ئەم بکە ئەمیش بە هەموو نەوەی شەڕ لەگەڵ بکەین ئەو شتە لای ئێمە دروست نەبوو ئەو بوو جیاوازیەک بوو لە ڕێی و لە بۆ چوون وانە لەوە زیاتر پەرەی نەسەمی خراپی لە نەکەوتەوە نەخێر لە ناو قسەکان تا باسی کۆمیتەی ئامادەکاریت کرد پێم خۆشە هەندێک لەسەری بوەستین چێ بوون ئەو کۆمیتیان دروست کرد و مەهامی کۆمیتەکە و بڵین وەکاری ئێمە مەجموعی لە کادیرەکان بووین من بووم کاک شەمسەدی مفتی بوو کە نامفتی بوو کا قادر جەباری بووین مەجموعی لەو کادرانی کە لە هەندێک سەرکردایەتی بوون و هەندێکی کادری تر بوو بۆ چوونێکمانە بۆ چوونەکەی خۆمان لە بەیانان نووسی بۆ چوونەکە خۆمان لە کوڕاستێکان نووسی لەسەرەوەی کوشۆش بۆ هەرسیە ناو بۆ چوونەکان چۆنەوانە لە پاشا وردە ئەوە نزیک بۆ لەو بزوتنەوەی سۆسیالیستەیە کە لە یەکێتی دەرچوون خوا لێ خۆش بوو کاک ڕەسوڵ و کاکتار عەلیوالیوان ئیتر بووین بە حیزبی سۆسیالیستی کوردستان 79 لەو کات پارتی دیموکراتی کوردستان ئەم دۆخەی بە ئاسایی لە دکتۆر محەممەد بە ئاسایی بوو ئێمەش بە ئاسایی نەبووینە دوژمنی یەک هیچ دوژمنایەتێ پێیان نەبوو لە بینمان جیاوازی ڕێیە بوو تۆزێ ناخۆشی و گرژی ئەوە هەبوو بەڵام هیچ شتێکی خراپی لێ نەکەوتەوە مەبەستم بەو مانای کە ئەوان وات بڕوانن کە تۆ میراتێکی سیاسی دوور و درێژت لەگەڵ خۆت هێناوە لێ و ئێستا لە ناو پارتێکی ترا درێژە بەکاری سیاسی خۆتی شتێکی لەم جۆرە ڕووی تەقدیری ئەویان کرد و منیش بالمقابل تەقدیری ئەو خەباتە هاوبەشەی کە بە یەکەوە کردمەوە منیش تەقدیری ئەوم کرد بەرەوە خۆشبەختانە هیچ شتێکی ناخۆشی لێ نەکەوتەوە و لە پاشا ئەو بوو لە جەبهەی کوردستانی و لەوانە دیسان یەکمان گرتەوە هاوکاری یەک بووینیان پێم خۆشە لەسەر خاڵێکی تری گرنگی ئەو مێژوە سیاسی قسە بکەین کە دیسانەوە لێرە شاجەنابەت ڕۆڵی ئەکتیفت هەبووە پێم خۆشە ورتر قسە لەسەر ئەو دۆخە بکەی کە بە شەڕی براکان یاخۆت شەڕی ناخۆنەوە برێت تۆ بۆ لەحزەیەک لەو دۆخە دانەبڕیت پێم خۆشە بە وردی ئاماژە بۆ ڕۆژگارە ڕەشە بکەی کە شەڕێکی نەخوازراوی ڕوبڕووی کۆمەلگای کوردی کردەوە و ئەتوانم بڵێم چەند ساڵێک گەشەی سیاسی و قۆناغەکانی شۆڕشی دواخست تۆ ئەو کات ڕۆڵێکت هەبوو
هەڵوێستی تۆکو و دکتۆر محەممەد عوسمان وەکو کەسێک کە خاوەنی تەجروبەیەکی سیاسی خۆڵ بوویت چه ڕۆڵێکت لە شەڕی ناوخوا هەبوو؟ وڵای من شانازی وەکم هەرگیز لە شەڕی ناوخوا بەشداریم نەکردووە طبیعی هێرگیز تەرەف نەبووم و دائیمە ناوبژی کەر بووم ئەوەی پێم کرابێت تەوان بتوانم لەگە خەڵقی تریش و لە 64 تیای بووم ناوبژی کەر بووم لە 7 کە ئێمە 11 ئازار بەیان 11 ئازارمان دەرکرد لە پاشە ئەو بوو مامجالوان هاتن و ئێمەش یەکی بوو لەوانی کە دەورمانە بوو لەوەی کە یەکێتی کورد دروست بێتەوە لە 94 تا 98 دیسان دەورمان تیادیوە چەند جار چوێنتە کوردستان و هۆڵمان داوە و هەر وەختێ براکوژی بوو من لێ دوور کەوتومەتەوە نەبوومە تەرەف لە براکوژی و ئێستاژ من حەزەکەم لە هەر ناکۆچی و ناخۆشیە بێ ناوبژی ئەگەر پێم بکرێ بیکەم بەڵام نامەوێت تەرەف بم لەو ناکۆکی و شتانە چونکە بە باشی نازانم و بە قەنەعەتی من هەر ناکۆچیە بێ نەتیجە ئەمانە هەر ڕێیەکەونەوە هەر تەفاومەکەنەوە لەبەرەوە پیاو هەر بەرەو تەفاومەکە بڕوا باشترە الحەمدوللا قەت دەورێکم لەو براکوژی شتانە هیچ دژیشی بووم و هەمیشە قەنەعەتیشم هەبووە کە ئەگەر دیالۆگی جددی و ڕێک و پێک و بەردەوام هەبووە لەبینی ئەو لایەنانەی کە تووشی ئەو بەزمە بوون تووشی ئەو براکوژێ نابوون چونکە بەرژەوەندی میلەتەکە گرنگتر بوو لەو شتانە بەڵام بەداخەوەی تر زۆر فاکتۆر دەوری دیوە ئاسەوارەکانی بەڵێ بەداخەوە ینی کە براکوژی و کە شەڕی ناوخۆی میلەتێکی ژووتر هەموو شتێکی تیاکرێ ئەوی کە تەسەور ناکەی تایەکرێ و کرا وەکو دیتە بەڵێ تۆ نوێنەری ئاشتی لە نێوان ئەو شەڕە نەخوازراوە وە کارکتەرێکیش کە گوێت بە ئۆژیرە زۆربەی ئەو نامانە تۆ لە هێزێکەوە بە هۆزێکی ترت ئەبرد ئەکرێ باسی ناوەڕۆکی نامەکان بکەی من نامەم زۆر نەبردووە تەبعاً بەڵام زۆر جار هەوڵمان داوە مەسەن لە دەرەوە چوین ناوبژیمان کردووە نامەی دەرەوەشمان بردووە جاری وا هەیە تەسیری هەبووە جاری وای تاسیری کەمتر بوو میش بە تەنها نەبووم چونکە بە تەنها من نەمتوانی ئەو شتانەی بکەم بەڵام خەڵقی کەش هەبووە لەگەڵمان جاری و ئێمە کردومان جاری وای خەڵقی بێگانەش دۆستی کورد هەبووە لەگەڵمان جاری وایە ئەوەنەی پێمان کرا بەڵام ئەوەش بڵێم زۆر جار هەبووە گویان لێ نەگرتوین شەر نییە دایمە گویان لێگرتبی جاری وا سوودی هەبووە جاری واش هەبووە نەتوانی و بنبەستەکە بشکێنی ئاسان نەبووە دو پرسیارت لێ یەکەم کە بەلامەوە گرنگە نازناوی دکتۆر محەممەد سۆرانی هەز ناکەی پەرچەکردارێکی سیاسی بوو بۆ بەلام مستەفا بارزانی نەخێر ئەمە گەنجوشتی سلێمانی هینیاکە من هەفتا خۆت ئەگەر لەو نازناون نەخێر من چۆن بوو ئەوە کە ئێمە چوینە سلێمانی ساڵی هەفتا پاش 11 ئازار کاک مەسعودیش ئەو وەختە بەیەکەوە چوین سەبەرێکمان کرد خەڵق خاواریە کرد بژی فڵان محەممەد سۆرانی کێ بوو هات بۆ سلێمانی محەممەد سۆران بژی وەفدی باز بۆی ڕێکی خەن بە کوشی عەر سلێمانی زیرەکەن یەکسە ئەو سۆران پێوەنە هیچ شتێکی ئەساسی تری نییە پێشم خۆش نەبوو زۆر چونکە وەختە مچێن بادینانی وەنەوەی کە تەماشایکە و شتی وە باشە وردە هاتەوە سەر عوسمانەکەی زۆر سپاس گەژیان بۆ ئامادەبوونت بیرانی بەڕێز لێرەدا کۆتایی بە ئەڵقەی دووەمی بەنامەی ڕوودا و مێژوهێنین تا بەرنامەیەکی تر بە خۆتان سپێرین خواتان لەگەڵ